زانکۆی سەلاحەددین مەراسیمێکی تایبەت بۆ ڕێزلێنان لە هونەرمەند محەممەد زازا ڕێکخرا کە لە نێو مەراسیمەکەدا خەڵاتی ڕێزلێنان هەروەها قەڵغانی زێڕینی پێبەخشرا وەکو سوپاسێک بۆ ئەم هونەرمەندە کە بواری هونەری لە ئەم شارەدا بەرەوپێش خستەوە. خەڵاتی ڕێزلێنان لە بەخشرێتە هونەرمەند محەممەد زازا. زانکۆی سەلاحەددین مەراسیمێکی تایبەتی بۆ ڕێزلێنان لە هونەرمەند دکتۆر محەممەد زازا ڕێکخست. لە مەراسیمەکە چەند وتەیەک پێشکەشکران و ڕۆڵی هونەرمەند محەممەد زازا بەرز نرخێنرا لە خزمەتکردنی بواری هونەری و پێشخستنی ئەو بوارە لە شاری هەولێر. دواتر خەڵاتی ڕێزلێنان و قەڵغانی زێڕینیشی پێبەخشرا. ئەوە پێزینانە بۆ ئێمە، پێزینانە بۆ وتارەکانی، پێزینان گوتی لەگەڵ وتارەکەش گێرانێکی پێشکەشی یەکەوەیەکی ئێوەی تاقیگران بۆ ڕێزەکان وەروەها بە شەرمەوە بەرامبەر بە مامۆستایەک دکتۆر زازا مێژووی ئەو شارەیە. ڕاستە لە دوای 2003 هات، بەڵام لە 2003 بۆ تاکو ئێستا ئەوەندە بە قوڵایی ئیشی کرد، ئەوەندە بەجددی ئیشی کرد، توانی لە ڕووی ئەکادیمیەوە هەولێر بگەینتە ئاستێکی باڵا. بەڕاستی دکتۆر زازا شایانی زۆر زیاتر لەوە. دکتۆر زازا لە چالاکی هونەریەکاندا، لە گەڕانە مەیدانیەکان، لە بۆکۆکردنەوەی گۆرانی فۆلکلۆری کوردیدا، لە کەسێکی ئاسایی نەبوو. لەو تەمەنەدا بۆ هەموو هێز و توانایەوە توانی ئەو هەموو کارە گەورەیە لە ماوە کەمەدا ئەنجام بدا بەڕاستی کەم نەبوو. لە هەمووی گرنگتر کۆلیژی نەرجوانەکان بوو لە زانکۆی سەلاحەددین کە توانی ئەو کۆلیژە بکاتەوە و ئێمەمانان کە چەندین ساڵ تامەزرۆی بەردەوامیدان بووین بە خوێندن، بتوانین بەردەوام بین لە خوێندن. ئێستا من خۆم کە خاوەنی بڕوانامەی دکتۆرام، هەڵگری بڕوانامەی دکتۆرام لە ئەنجامی هەوڵ و کۆشتەکانی ئەو بووە، لە ئەنجامی پێداگرەکانی ئەو بووە، لە ئەنجامی ئەو توانە زانستیانی ئەو بوو کە توانیتی پەیوەندیە ئەکادیمیەکانی خۆی لە خزمەت ئەو بوارەدا بەکاربێنێتن و بتوانێت میلاچی ئەو بوارە دابین بکاتن. دکتۆر زازا وەکو باسم کرد تەنها کۆلیژە نەرجوانەکانی لە چالاکی هونەریەکان، لە ڕێنماییەکان، لە پرۆژەکانی لە بۆ ناوەندە هونەریەکانی تری هەولێر، کوردستان، لە سلێمانی لە سلێمانیش زۆر ڕۆلی کارای هەبووە، لە دهۆک. ئەو پرۆژانەی ئەو بوونەتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئاستی پێشکەشکردنی هونەر بچێتە قۆناغێکی باڵا. واتە ئێستا ئێمە کە قسە لەسەر بواری هونەر دەکەین، تەنها لە ئەوە نییە لە بوارەکانی لایەنی ئەکادیمیش کوردستان پێگەیەکی باڵای هەیە ئێستا لە ئاستی ناوچەکە بەهۆی ئەو توێژنەوە زانستیانە. تەبعاً چێ هۆکار بووە؟ کەسی یەکەم دکتۆر محەممەد زازا. سەرپەرشتیاری توێژینەوەکانی دەرچوونی بەکارهێنانی سوتیزمەوەی الغیتار، الصوت الغنائي والإيقاعي والخوري. دواهمین تێگەیشت ئەو کەسایەتیە هەموو هەوڵێکی بۆ ئەو کە بە شێوەیەکی زانست